خۆشەویستان لە تەوەرەی سێمی پرۆگرامەکەماندا باس لە پرۆژەیەکی گرنگەکەین کە بۆ دەرچوانی بەشە پزیشکەکان لە زانکۆ پەیمانگاکان بەهۆی ئەوەی لە ئێستادا با بڵین فرسەت و هەلی دامەزراندن لە کەرتی گشتی واتە حکومی دانیە و دەبێت کەسێکیش کە لەم بەشانە دەرئەچێت تەخەڕوجەکات کۆتایی بە خوێندنەکەێنێت تەنانەت لە کەرتی تایبەتیشا لە نەخۆشخانە و کۆمەڵگە پزیشکە ئەهلیەکانیشدا لە کەرتی تایبەتیش دەبێت چۆنەڵی شارەزاییەک ئەزمونێک خیبرەیەکی هەبێت ئەنجا کاتێک سیڤی پێشکەشەکە وەرەگیرێ. جا لە شاری هەولێر کۆمەڵێک دەرمانخانە هەستاون بەکردنەوەی پرۆژەی بانکی داهاتوو بۆ دامەزراندن بێگومان پرۆژەکە لەلایەن زنجیرێک دەرمانخانەوە دامەزرانداوە بۆ بەشە پزیشکەکانە. ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد جعفەر ڕاهێنەر لە پرۆژەی بانکی داهاتوو بۆ دامەزراندن کە ڕاستەخۆ بەڕێزیان لە هەولێر لەگەڵماندان گفتوگۆ دەکەین. کاک دکتۆر سڵاوی خواتان لێ بێت، سوپاس بە ئامادەبوونتان لەم تەوەرەیە. با لەوە دەست پێ بکەین گرنگی ئەم پرۆژەی ئێوە دەستان داوەتێ لە چیدایە و لە چیەوە سەرچاوەی گرت؟ سڵاوی خۆی گەورە لە بەڕێز کاکدانەوە لە هۆنیا خان، سڵاو لە بینەرانی پەیامیش، سپاس بۆ دەرفەتە. سەرچاوەگرتنی ئەم پرۆژەی ئێمە لە دوای ئەوە دێت کە چەندین ساڵە تەعینات کە وەستاوە کۆمەڵێک وەجبات کە تەخەڕوجیان کردووە لە زانکۆ پەیمانگاکان بە تایبەتی لە دەرمانسازی و پەرستاری تاین نەبوو. ئەمانە هەمووی لە بازاڕە کەڵەکە ئەبن بۆی کە زەختێکی زۆر دروست ئەبێ لە ناو کەرتی تایبەت، منافەسەیەکی زۆر دروست ئەبێ بە ئاسانی ئیشان دەست ناکەوێت. چی ئیشی دەستەکەوێت لەم مەجاالەی ئێمەیە ئەوانەی کە ئەزمونێکی باشیان هەیە، ئەزمونی چەندین ساڵیان هەیە. باشە ئەوەی کە ئەزمونی نییە و تەخەڕوجی کردووە ئەمە چی بکات؟ لەم سۆنگەیەوە ئەم بیرۆکەی ئێمە سەرچاوی گرت لە زنجی دەرمانخانەکانی داهاتوو. دوای ئێمە لەو قسمەی خۆمان لەو بەشەی خۆمان بە ناوی بەشی ڕاهێنان و پێگەیاندن لە زنجی دەرمانخانەکانی داهاتوو فکرێکی ئاوامان، بیرۆکێکی ئاوامان هەبوو، گەڵاڵەمان کرد و دامان ڕشت. پێشکەشی بۆردی بەڕێوەبەرانی ئەو پرۆژەیەمان کرد، سوپاسیان دەکەین کە سپۆنسەریان کردین لە پرۆژەیەکی ئاوایە. پرۆژەکەی ئێمە لەوەیە خۆیە بینێتەوە هەستاوین بە دروستکردنی بانکێک بۆ تێکردنی پارەنا، بۆ تێکردنی سەرمایەی مرۆیی. ئەم کچوکڕانە کە تەخەڕوجیان کرد و ئیشان دەست نەکردو سەرمایی مرۆیین بۆ ئەم وڵاتە. ئێمە کار ئاسانیان بۆ ئۆکەین لەوەی کە بگەنە ئەو قۆناغی کە پێیان بوترێ خاوەن ئەزمون، بەوەی کە ئێمە ئەم پرۆژەیەمان کە ڕاگەیان لە بەری تقریبەن هەفتەیەک بۆ 10 ڕۆژ لینکێکماندانە کە هەموو کەسێک بتوانێت داواکاری پێشەش بکە. سوپاس بۆخوا نزیکی 1500 کەس داواکاری پێشکەش کردووە. ئەم مەجموعەی کە داواکاریان پێشکەش کردووە لە قۆناغی دووەمە بەشی سەرچاو مرۆیەکانی زنجیرە دەرمانخانەکانی داهاتوو هەڵەسن بە جیاکردنەوە بژاردننی ئەم ناوانە حەسەب ئەو داواکارانی کە ئێمە هەمان بووە. مەرجی ئێمە لەم پرۆژەیە بۆی داخلی بانکی داهاتووبی بۆ دامەزراندن بریتە لەوەی کە دەرچووی کۆلێژیان پەیمانگاکان بی، پەیمانگا پزیشکەکان و هەروەها خاوەنی ئەزمون نەبی و ئیشت نەبێ کارت دەست نەکەوت بێ. کە داخلی ئەم بانکەمان کردن ئەیان بین بە زنجیرەیەک ڕاهێنان و تەدریب پێ بگەن لە ڕووی نەزەریەوە. پاشان لە قۆناغی دووەمە ئەیان بینە بواری عەمەلیەوە هەتاوەکو ئەم زانیاریانەی کە فێر بوون لە میانەی ڕاهێنانە نەزەریەکانە بیخەنە بواری جێبەجێکردنەوە، چونکە لە کۆتاییە ئەم بەشداربووانی ئەم پرۆژەی ئێمە ئەیان خینەوە ناو دەرمانخانەکانی خۆمان، فەڕەکانی خۆمان، ئەوەندەی کە لە توانامان دابێت تعامل لەگەڵ ئینساناکەن، تعامل لەگەڵ ڕۆحی ئینساناکەن. بۆیە لە ئەبێ لە ئاسێکی زانستی زۆر بەرزابن. زۆر باشە.
دکتۆر محەممەد باست لە ڕێژەیەکی زۆر کرد کە تا ئێستا پێشکەشیان کردو بۆی کە بەشدار بن لەم پرۆژەدا. ئێوە توانن بەڕاستی ئەمە فراهم بکەن بۆ هەموو ئەو بەشداربوانی کەیانەوێ لەمەدا کار بکەن یان ئەوە تا ئەو ڕاهێنانانی کە ئەکرێت کرددارین ئایا ئەوە تا تیۆریشی تایە بە چ ڕێگایەک ئێوە هەڵسوکەوتەکەن لەگەڵ ئەم دەرچوانەیە کە بتوان شارەزاتر و بە پیشەیانەتر لە بوارەکەی خۆیانە دەرکەون. دەست خۆش هۆنیا خان بۆ پرسیارە بەنسبەت مەرحەلەکان قۆناغەکانی ئەم ڕاهێنانەی ئێمە وەکو باسمان کە بەشێکی تیۆریە بەشە سەرەتاییەکەی و پاشان بەشێکی کردداریە بەشە تیۆریەکەی کۆمەڵێک ڕاهێنەرمان دابین کردووە کە هەمان چەندین ساڵە لەم مەجالەیە ئەزمونیان هەیە و کارەکەن و خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتین لە ڕاهێناندا. پاش تاوبوونی قۆناغی یەکەمی قۆناغی تیۆریەکە ئەڕۆنە قۆناغی دووەمەوە کە قۆناغی کردداریە بۆی کە ئەو معلوماتە چکەمە لە کۆتاییە ئەم ئەبێتە مۆزەف ئەبێتە کارمەندێکێک لە لەقەکانی ئێمە تەعامل لەگەڵ نەخۆشە ئەکات بۆیە ئەبێ بە ئەمەلیش فێر بێت چۆن تەعامل لەگەڵ نەخۆشاکە چۆن مامەڵ لەگەڵ نەخۆشاکە و لە ڕووی هەڵسوکەوتەوە و لە ڕووی زانستیەوە لە قۆناغی دووەمیشە هەر لە ناو لقەکانی خۆماندا لە ژێر چاودێری کۆمەڵێک پزیشکی دەرمانسازی ڕاهێنراوە ڕاهێنانیان پێکرێ بە عەمەلیش هەتاوەکو ببنە کارمەندێکی لێهاتووی پێگەیشتوو. باشەوە هیچ کۆنتاکتێکتان هەبووە لەگەڵ پەیمانگایان کۆلیژەکانی پزیشکیدا یان ئەو تا چۆن ئەم داوایەتان بڵاو کردەوە بۆی کە کەسێک ئەگەر بیەوێ خوازیار بێ بەشدار بێ لە پرۆژەکەیان؟ ڕاگەاندنی پرۆژەکە ینی هیچ تەفاسیلێکی نەئەویست تەنها بوو کە پرۆژەکەمان ڕاگەیان فکرێکی ئاوامان هەیە بیرۆکێکی ئاوامان هەیە. ئەمە سوپاسی زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەاندنەکەین کە بەدەممانەوە هاتن بۆ گەیاندنی ئەم پەیامی ئێمە بە زۆرترین جێگە و شوێن لە ناویان ئەم کەناڵە جوانە کەناڵی پەیام بە سوپاسەوە و هەروە کۆمەڵێک لە پەڕەفەرمیەکان لە سۆشیال میدیا ئیتر کلینکێکماندانە ئەلامان هەر لەم لیکەوتوانی داواکاری پێشکەشکەی بەنسبەت ینی ئیتفاقکردن لەگەڵ کۆمەڵێک زانکۆ یان پەیمانگای بەڕاستی جارێ دەستمان بۆ شتێکی وانە بردو بیریشمان لێ نەکردوێتەوە چکە بە فراوانتر لە ئاستێکی گژیرترمان کردەوە ئەعلانی ئەو پرۆژەیە بۆی کە هەر کەسێک ئێوێ بتوانێ داواکاری پێشکەشکە نەک دەرچووی پەیمانگایەکی دیاریکراو یان زانکۆیەکی دیاریکراو. زۆر باشە کاک دکتۆر ئێوە لە با بڵین پرۆژەکەتانە باس لەوەکەن لە میانەی خولەکەیە با بڵین هەم بە پراکتیکیە هەم بە نەزەریە. پراکتیکەکە ئاسانە جا چ لە ڕێگەی با بڵین ئۆنلاین و سۆشیال میدیاوە بێت یان لە هۆڵێکا بێ لە شوێنێکی خۆتان وانەکانیان با بڵین خولەکە بوترێتەوە. بەڵام بۆ پراکتیکەکە ئێوە لەگەڵ کوێ هەماهەنگیتان هەیە کە ئەو با بڵین خریجانە دەرچوانەی بەشە پزیشکەکان بتوانن بە عەمەلی ئەو بابەتانی ئەیانەوێ فێر ببن ڕاهێنانی پراکتیکی لەسەر بکەن؟ کاکدانە بەنسبەت ئەو دەرچوانەی کە ئێمە وەریادەگری لەم پرۆژەیە دەرچووی زانکۆ پەیمانگاکانی دەرمانسازی و پەرستارین ئەوەی زیاتر کە پەیوەندی هەیە بە مامەڵەکردن بە دەرمانەوە لە بەشە پراکتیکەکە ئێمە ئەوکو دەرمانخانەکانی داهاتوو خۆمان نزیکی 30 بۆ 40 دانە لقمان هەیە لە ناو هەولێرە هەر لە ناو لقانەی خۆمان ئەچنە بواری پراکتیکیەوە بۆ جێبەجێکردنی ئەو زانیاری کە فێری بوون لە ژێر چاودێری دووبارە کۆمەڵێک پزیشکی دەرمانسازی ڕاهێنراو. باش کەواتە پرۆژەکەی ئێوە توانم بڵم جۆرێک لە ناوچەیی لۆکاڵی پیۆریارە تەنها لە هەولێرایە یان ئێوە دەتانەوێت ئەمە وەکو ئەزمونێک وەکو قۆناغێکی سەرەتاوا بێت بەڵکو پەل بەهاوێژن بۆ سەرجەم شار و شارچەکانی دیکە هەرێمی کوردستان چکە خۆ دەزانی
با بڵێن دەرچوانی بەشی دەرمانسازی و با بڵێن پەرستاری تەنها لە هەولێر نییە بێگومان. بێگومان ئەمە فکری ینی پلان و پرۆگرامی ئێمەیە لە داهاتووە کاتێکە ئەگەر چوینێکێک لە شارەکانی تر یەکەم پرۆژە یەکەم هەنگاو کە دەست پێ ئەەکەین وەکو زنجیرمانخانەکانی داهاتوو بریتە لە کردنەوەی لقێکی تری بانکی داهاتوو بۆ دامەزراندن لەو ناوچەیە. ئێمە دڵنیاین لە هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستانە ئەم کێشەیە هەیە ئەم کێشەیە هەیە کە کۆمەڵێک دەرچوومان هەیە ئەزمونیان نییە کاریان دەستناکەوێت لەبەر نەبوونی پێشینەی کاریان ئەزمموی کارکردن بۆیە ئەم پلانە هەیە کە چوینە هەر ناوچەیەکی نوێ وەکو زیندەمانخانەکانی داهاتوو بەتەکیید یەکەم پرۆژەکە دەست پێەکەین و ئاکتیڤەکەین بریتە بە لە بانکی داهاتوو بۆ دامەزراندن لەو ناوچەیەش. وەک دەزانین لە ئێستادا هەلیکار بەڵام بەداخۆ ئێستا تەنها لە هەولێرە. بەڵێ وەکو دەزانین ئێستا هەلیکار لە حکومیە زۆر کەم بۆتەوە یان ئەسڵی هەر نەماوە لە چەندین ساڵە بێت و ئەو کەسانەشی کە بۆم دەگەردا بمەزرێن یەکەمەکانن کە ئەمە وا دەکات دەرفەتێکی زۆر کەم بڕخسە بۆ خوێندکارانی تر. ئێوەکو لایەنی ئەکی ئەهلی تا چەندێک ئەم پرۆژەیە بە گرنگی دەزانن و ئەمە تەنها بۆ با بڵێن لایەنێک ئێوە نەبێت بەڵکو فراوانتری بکەن لەگەڵ چەندین شوێنە بۆی ئەو ڕێژە زۆرەی خوێندکار کە ئەم داوایان هەیە یان ئەیانەوێ پێشکەش بکەن بۆی کە بەشدار بن لە پرۆژەکە بتوانن باشتر سوودمەند بن. وەک دەزانین لە زانکۆکانی کوردستانیشە زۆر گرنگی بە لایەنی پراکتیکی دەدرێت بەڵام لایەنی کردارەکە زۆر کاڵ و کرچیان بە جۆرێک لە جۆرەکان بەهۆی بارودۆخ و نەبوونی پێداویستی تایبەتەوە ناتوانرێ وەکو پێویست ئەم خوێندکارانە فێر بکرێن. خاتۆنیە دیدگای داهاتوو ئێمە وەکو داهاتوو پێمان وایە ئەم هەموو دەرچۆکە کاریان دەستناکەی ئەزممویان نییە خوشکوبرای ئێمن هاوڕێی ئێمن و پێشمان وایە هەموو پرۆژێکە لە ناوچەیەکە لە وڵاتێکە کار ئەکات و قازانج ئەکا پێویست ئەکا ینی واجبێکی ئەخلاقی واجبێکی نیشتیمانی واجبێکی ئاینیە بەسەر شانیەوە کە خزمەتی ئەو ناوچەیە بکاتەوە. دوم ئەمانە سەرمایی ینی زێڕێکن بەڵام کەس قەدریان نازانێت. ئێمە ئەم دەرچوانە بەم ڕاهێنانانە بەم بردنیان بەم پراکتیزەکردنی ئەو معلوماتانی کە فێرە بن لە میانی ئەم ڕاهێنانانە ئەبنە کۆمەڵێک کارمەند کە هەرچی پرۆژەیە کە هەرچی دەرمانخانەی هەرچی نەخۆشخانەیە بە مستەڵەحێکی زۆر بازاڕی مەمنوون بن کە ئەم کارمەندانە بچن لای ئەوان کار بکەن کە ئەنگەینە ئەو مستەوا ئەو ئاستە. بۆیە وەڵامی پرسیارەکەت بەڕاستی زۆر زەڕورە من پێم وایە لە زەڕور دەچوو بۆی کە بە واجبێکی ئەخلاقی ئاینی نیشتیمانی ێزانم بەسەر هەموو پرۆژەیەکەوە کە بزانێت کە لەو منتیقەیە لەو ناوچەی کە ئیشی تیاکە ئەگەر کێشەیەک هەیە دەستبار بێ ژێرباری ئەوانە بێت کە هەوڵی چارەسەرکردنیە دەن. باش کاکتۆر لە پرۆژەکەیەوە باز لەوە کرێت لەسەر ئەرکی خۆتان و بە بێ بەرامبەر لە بەشداربووان ئێوە هەڵسن بەم ڕاهێنانە. ینی من حەزەکەم ئەوەش بزانم ئەوە فێرخوازەکان یا بەشداربووەکان بە جۆرێک لە جۆرەکان سوود وەرەگرن لەمە بۆ دەستکەوتنی هەلیکار. بەڵام ئێوە مەبەست و پاڵنەری سەرەکی ئێوە لەوەی کە لەسەر ئەرکی خۆتانە و بێ بەرامبەرە سوودەکەی بۆ ئێوە چێ لێرەیە؟ سوالێکی زۆر وەجه معقول دەستکان خۆش بێت بەنسبەت داعم و پاڵپشتمان چێە؟ ئێمە کۆمپانیایەکان زیندەمانخانەیەکی دیارین لە شاری هەولێرە و خاوەن پشەکانی ئەم پرۆژێش دیارن کە چێ و چێنین. ئێمە بەردەوام دەرمانخانەی نوێیەکەینەوە چکە زنجیرەمانخانەیە و ئامانجمان ئەوەیە کە ببینە گەورەترین زنجیرە دەرمانخانە لە ناوچەکەیە. بۆیە بە بەردەوام پێویستمان بە کارمەندی نوێ ئەبێت چکە کە دەرمانخانەیەکی نوێەکەیتەوە پێویست بە کۆمەڵێک کارمەندی ڕاهێنراو هەیە. ئەم بیرۆکە ئەم پێویستی ئێمە ئەم احتیاجاتەی ئێمە
لەگەڵ ئەو فراغی کە لە بازارە هەیە ئەو پێویستی کە لە بازارە هەیە بۆی کە کۆمەڵێک دەرچوومان هەیە و کە کاریان دەست نەکەوتووە لێکمان داوە ئەم پرۆژەی لێ دروست بووە و سوپاسی خاوەن پشکەکانەکەین چونکە کاکدانە ئەم پرۆژەیە یعنی تێچوویەکی زۆری ئەبێت دابینکردنی ڕاهێنەرانە کە ئەم ڕاهێنانە کەمتر لە 3 مانگی پێناچێت بۆ هەر کەسێک کە بەشدار ئەبێت و ئێمە نیازمان وایە کەمتر لە 300 کەس داخلی ئەم بانکە نەکەین واتە 300 کەس بۆ سەر و داخلی ئەم بانکا بن و بەشداری ڕاهێنانەکانە بۆی پێویستمان بە چەندین ڕاهێنەر هەیە پێویستمان بە هۆڵ هەیە ئەم بەشداربووانە کە لە ڕاهێنانەکانە بەشداری یەکەن چەندی سەعات لەوێ منەوە پێویستیان بە دروستکردنی کۆفی برێکێک هەیە لەوێ بۆیە تێچووی کەم نابێ ئەم پرۆژەیە 3 مانگ بە بەردەوامی بۆ هەر بەشدار بوویەک بەڵام لە پشتی ئەم پرۆژەیەوە مەبەست چیە لێی هەڵسان بە واجب ئەخلاقیە و پڕکردنەوەی ئەو پێداویستی خودی پرۆژەکەی خۆمانە زۆر باشە کاتێک بۆمە پرۆژێکی بەم شێوازە ئێوە با بڵین بڵاوەکەنەوە من وەکو خوێندکارێک کە زانکۆیان پەیمانگام تاوا کرد بێ شەهادەیەک مەدرێتێ بەڵام کاتێک ئەمێ بۆ لێ هاتووی خۆم بچمە شوێنێک ناوەندێک خولێکی ترەوە بێگومان شادێکی تریش بەدەست ئەهێنم ئێوە هەوڵتان داوە لەگەڵ ئەوەی کە ئەم ڕاهێنانە تیۆری پراکتیانە بەم دەرچوانە دەکەن لەگەڵیشە شەهادەیەک بڕوانامەیەکی جیاوازیان پێ بەخشن کە ئەمە سیڤەکان دەوڵەمەندتر بکە و زیاتر لێ هاتووییان بەرز بکاتەوە بۆ ئەوەی کە لە شوێنەکانە کاری خۆیانیان دەست بکەوێت. بێگومان ئێمە بڕوانامە ئەدەین بەوانەی کە بەشداریان کردو بەڵام بڕوانامە ڕاستیەکەی نادەین بە هەموو کەسێک کە هەر کەسێک بەشداری ئەم پرۆژەی کردەوە بڕوانامە وەرگێ مەرجەکان چییە؟ ئەبێ هەموو قۆناغەکان ببڕێ بەسەرکەوتووی پاش قۆناغی یەکەم و دۆم کە باسمان کرد قۆناغی تیۆری و کردداری ئەنجا لە کۆتاییەکەیە تاقیکردنەوەمان داناوە چونکە ئێمە بڕوامە وایە کاتێک کە کارمەندێک لە یەکێک لە قەکانی ئێمە کە مامەڵ لەگەڵ نەخۆشاکە یان لە هەر دەرمانخانەیەکی تر لە کوردستانە کە مامەڵ لەگەڵ نەخۆشاکە پێویستەکە ڕاهێنراو بێ و لەو مستەوایە بێ لەو ئاستایە بێ کە شایەن بێت نەخۆش ڕۆحی خۆی خاتە بەردەستیەوە چونکە لە هەر هەڵەیەکی بچووک کە کارمەندێکی لە دەرمانخانەیەک لەوانەیە دوور بێخوایە کۆتایی بێت بە کۆتایی هاتنی ژیانی ئەو نەخۆشەکە لە بەردەستیایەتی. دەنگتان نەما بەردەوام بە فەرموو ئێمە جۆمان لە تۆیە ئەفۆن دەنگ لە لای منەوە بڕە وەڵە خۆشەویستان لەسەر پرۆژەی با بڵێن بانکی داهاتوو بۆ دامەزراندن لە هەولێرەوە بەڕێز دکتۆر محەممەدمان لەگەڵایە کاکتۆر ئێستا جۆ دەدەنگی ئێمەیە کاکدانا پێشەوەی کاک محەممەد بێتەوە دکتۆر محەممەد بێتەوە لامان ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئێمە لە پایانی ڕۆژ هەمیشە پشگیری ئەو پرۆژانە ئەکەین کە خزمەت بە چینی توێژەکە خزمەت بەوەکە کە کار بکەنیان لێ هاتوویەکانیان دەربخات ئەمەش بە خۆی هەندێک بابەتی گرنگە کێمە لە هەر لایەنێک هەر کەسێک کە بتوانێت ئەم دەست پێشخەریە بکە پشگیری بکەین بە وتەیەک بێ بەوەی کە خوێندکارێک دەرچوێک لێرەوە بزانێت و بتوانێت تەقدیم بکە ئەمە بخۆی سازان پەیوەندەکەمان لەگەڵ دکتۆر محەممەد ئەو کارانمان پەیوەندیان گرتوۆتەوە دووبارە کاکتۆر فەرموو بەرداوامی بە قسەکانی خۆت بە کاکدانا عفۆن دەنگتان بۆڕە بەنسبەت تەکمیلەی پرسیارەکەەوە بۆ موزوعی بڕوانامەکە کە ئیدین بۆ بەشداروانە بڵێ ئەگەر لە قۆناغی سێمیشی بەسەرکەوتویی بڕی کە بریتە لە تاقیکردنەوە لە تاقیکردنەوە کە دەرەجەیەکی هێنا کە بەنسبەت ئێمەوە بەنسبەت ڕێنمایزی دەرمانخانەکانی داهاتووەوە بە دەرچوو حساب بوو ئەو کاتە بڕوانامەکە وەرەگرێت بڵێ باش کەواتێسم من وات تێگەیشتم و حاڵی بووم کە ئەمانی لای ئێوە بەشداریەکەن تەنها لە بواری دەرمانخانەدا ڕاهێنانیان پێیەکرێ نەک لە بوارەکانی دیکەی وردەکاری پەرستاریانی بووی کە بینەر و بیسەر و ئەوانەی کە خوازیارن بەشداری لەم پرۆژەی ئێوە بکەن بەرچاوڕوون بن ئەمە گەروانیە حەزەکەم ڕوونکردن لەسەر بەمە یەک دووەم کاکتۆر هەموو بابەتێک سەرەتا و کۆتایی هەیە ئێوە دەستان پێ کردووە
بەڵام کۆتاییەکەی کێ بۆ ئەوەی کە کاتێکتان داناوە تا ئەم بەروارە ناو ئەنووسن و ئەوانەی کە خۆیان تۆمارەکەن وەرێگرن وەکەی دەست دەکەن بە خودی پرۆژەکە؟ بنسبت پرسیاری یەکەمتەوە بەڵێ ئەمە پرۆژەکەی ئێمە و ڕاهێنانەکانی ئێمە ڕاستەخۆ پەیوەندی بە بابەتەکانەوە ئەو بابەتانەوەی کە پەیوەندی بە دەرمانەوە هەیە و زانستی دەرمانسازی. بنسبت پرسیاری دووەمتەوە داواکاری پێشکەشکردن تەواو بوو، ئەمە یەکی کۆتاوادە بوو بۆ پێشکەشکردن، 10 ڕۆژ مۆڵەتماندا بوو. لە 20 مانگی ڕابردووە ڕامانگەیاند کە پرۆژێکی ئاوا هەیە و لە سوشال میدیا بەڵاومان کردو، لە کەناڵەکانی ڕاگەاندنیش گەیشتە بینەر. ئێستا پێشکەشکردن کۆتایی پێ هاتووە. بەنسبەت مەودای ڕاهێنانەکان دەوروبەری 3 مانگی پێ ئەچێت بۆ کۆتایی پێ هاتن. ئێمە نیازمان وەستاندنی ئەم پرۆژەیە نییە. ئەم وەجبەیە کە تەواو بوو بە دڵنیاییەوە وەجبەیەکی تری نوێ وەرئەگرین، چکە ئێمە نیەتمان تەنها یەک وەجبە نیە و کاملیکین، ئەمانەی ئەم بانکە گەورەتر بکەین و دەستبارێکی باشتری ئەو خوشکبرانەمان بین کە دەرچوون و کاریان دەست نەکەوتووە. بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد جافەر ڕاهێنەر لە پرۆژەی بانکی داهاتوو بۆ دامەزراندن کە تاوەریان لەگەڵمانە بوو کۆمەڵێک ڕوونکردنەوەی سەبارەت بە هیوای سەرکەوتن بە هەموو لایەک و ئومێدی ئەوەی کە ئێوەش بتوان کاری دڵخوازی خۆتان لەو بواری کە تاوتان کردووە بکەن و چاوەڕێ زۆر جار حکومەت نەکەین. بەڕاستی من چۆرێک لە جۆرگان دەستمان لە حکومەت شۆردووە، بەڵام بە هەوڵ و مادوونی خۆمان ئەتوانین لە کایەکانی ترا ڕۆڵ ببینین.